پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چەندەها حەدیثی صحیحە جوراوجۆر دەستوورمان پێ ئەدات کە بیری مەرگ بکەینەوە. بیری مەرگ زۆر عەجایب قوڵ و قەوەتە ئینسانی مسلمان، زۆر عەجایب ئینسانی مسلمان ئەکاتە ئینسانی مسلمان لە غەفڵەت دەری دێنێ بۆ زەلیلکردنی نەفس و بۆ حاڵی بوون لە حەقیقەت. تەوسیە ئەکەم بە نەفسی خۆم و بە هەموو کەسێک کە گوێ ئەگرێ بۆ داچڵەکاندن نایەژم ڕۆژە یەکبار، بەڵکو هەتا ئەتوانی ڕۆژە 5 جار بیری مەرگ بکەرەوە. ئەگەر ناتوانی 3 جار، ئەگەر ناتوانی ڕۆژە 1 جار، باوەڕ بکە 5 دقیقە کاتی تۆ ئەگرێ. وەڵی 5 دقیقە هیچ نییە، بەڵام 5,000 دانە 5 دقیقەی بەرەکەتت پێ ئەدا لە هەموو بوارێکە. زیکری مەرگ دوو جۆرە. جۆرێکانەوەیە کە تۆ بزانی ئەمری، ئەوە ناڵێم، ئەوەی شەر باشە. سعی بکە لە شوێنێکی خەڵوەتا بیت. ئەگەر نەکرا قەی ناکە، باوەڕکە لە کاتی سایقیە، لە کاتی ڕاندەگیە، لە ناو شلۆقی و ترافیکە، لە پشتی چرای سوورە، ئەتوانی ئەمە کە من ئەڵێم بیکەی وەلو ئینکە موەقەتیش بێت. بەڵام لە ماڵە ئینسان بتوانی ڕۆژێ 5 دقیقە دابنێ بۆ ئەوە. دانیشە چاوی خۆت بقونجێنە، لە ناو خەیاڵی خۆتە سینەمایەک دروست بکە، فیلمێک بسازێنە، چاو بقونجێنە و لە فیلمەکەتە تەسەوور بکە ئاوە من مردم و گیان میان کێشە، گیانم دەرهات و من جەستەی خۆم ئەبینم کە ڕاکشاوە بێ ڕۆح، دەستەکانم و پێکانم ڕاست ئەکەن وەکو جەنازەیەکی ڕاستەقینە. هەتێک ئەڕۆیی لە بیرت نەچێ، تۆ ڕۆیشتی، هەموو شتێکت بەجێهێشت، خۆشەویستترین کەست بەجێهێشت، باشترین کەست بەجێهێشت، خراپترین کەست بەجێهێشت، پوڵ و پارەکەت بەجێهێشت. تەسەووری گۆڕەکەت بکە کە چنی و یانوسم گۆڕەکەیان کردووە، بەرد ئەنێنە بەردی ئەلحۆسەر قبرەکەت، خاک ئەکەنەوە سەرت، قوڕ ئەکەن بەسەر قبرەکەتە و ئەمجار هەموو ئەچن، هەموویان بەجێ تێڵان و تۆ لە قبرێکی تەنگ و تاریکە دانیشتووی و ئەلعان دوودانە مەلایکێشتین پرسیارت لێەکەن. تەسەووری پرسیارەکانیش بکە، پرسیارت لێەکەن خوات کێیە؟ ئەڵڵایە. پێغەمبەرت کێیە؟ محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم. قیبلەت کامە بووە؟ برای مسلمانت کامن؟ خوشکی مسلمانت کامن؟ ئەم پرسیارانت لێەکەن. ئەمجار چاوت باز بکە، فیلمەکە تەواو بوو. ئەمە کە من وتم پێت تەخەیول نەبوو، ئەمە شتێکە قەتعەن ڕوو ئەدا، بۆ هەموو کەسی دەور و بەرت ڕوو ئەدا، بۆ من و توش ڕوو ئەدات. بەڵام هاتیتەوە دنیا، ئیسە لێرەی نەمردووی، دەسەڵاتت هەیە، هیچتا ئەتوانی ڕۆژێک هەنگاو ئەتبن. توخوا با نەویستین تا ئەو ڕۆژە خۆمان هەر ئیسە هەنگاو بڕۆین.